بەڵێ ئەم شەو ئێمە قسەمان لەسەر یاسای بودجە نابێ و پێشێلکاریەکانی پەرلەمانی عێراق بۆ دەستور هەموو لایەک باش دەزانین پەرلەمانی عێراق خودی پەرلەمان کۆمەڵێک بڕگەوی مادەی دەستوری پێشێل کرد و یاساکەیان تێپەڕەن ئەوە تازە تێپەڕی بەڵام دێنە سەر جێبەجێکردنی یاسای بودجە لەگەڵ ئەوەی کە یاساکەش تێپەڕێنرا بەڵام سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تانەی لە چەندین بڕگە و مادەدا کە ئەم ڕۆژ دادگای فێدراڵی دوو دەستەواژەی لەوانە هەڵوەشاندەوە بەنا دەستوری لە قەڵەمیدا ئێمە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لەگەڵ میوانەکەمان هەندێک پرسی زیاتر دەکەین کە تا چەند دەتوانن ئەمە بەڕاشکاوانە قسە لەسەرم بکەم تا چەند عێراق لە ڕێگای یاسای بودجەوە تا چۆش هەر بە چاوی دوژمن سەیری خەڵکی کوردستانەکە و دەست وەرەدا لە یاسای بودجەوە بە میوانداری زۆر بەڕێز ڕێبوار هادی سەرۆکی لێژنەی یاسایی لە پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە ستۆدیۆی ناوەند یاخود لە ستۆدیۆ ژووری هەواڵ لە لامان میوانە کاک ڕێبوار زۆر بەخێر بێ گەلێک سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵ بە بەو پرسیارە دەست پێ بکەین حکوومەتی هەرێم داوای چی کرده بوو تانەی لە چیدا بوو ئایا تانەکان دەستوری بوون یان نە بەڵێ دیارە لە بەجێرەی دەستوری عێراق ئەو قانونانەی کە لە پەرلەمان دەدەچێت یان با بڵێن ڕقابەی سوڵتەی قەزایی و محکەمەی اتحادی لەسەر ئەو یاسایانە هەیە ئایا کە لە پەرلەمان دەدەچن هەتا چەند دەستورین و تا چەند لەگەڵ دەستوری عێراق دێنەوە لە کاتێکدا ئەگەر لایەنێک هەستی بەوە کردکە ئەو قانونێک کە لە پەرلەمان دەدەچی مخالەفەی دەستورە دەتوانێت هانە لە یاساکەدا لە بەردەم محکەمەی اتحادی بەڵام شێوازی تانەدان لە یاسای بودجە جیاوازە لەگەر یاساکانی دیکە ئەوانەی کە دەتوانن تانە لە یاسا بدەن سەرۆکاتی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکاتی حکوومەتی اتحاد و وەزیرانی کە دەتوانن تانە پێشکەش بە دادگای فێدراڵ بکەن دیارە حکوومەتی هەرێمی کوردستانیش کە دوای ئەوەی کە یاساکە پەسند کرا لە پەرلەمان و دەنجی لەسەردرا و حکوومەتی اتحادیش پێیان بوو کۆمەڵێک لە ئەو بەرگانەی کە لەناو ئەو مادانەی قانونی موازنەدا هاتیان مخالفەی دەستورن و سکاڵای خۆیان با بڵێن پێشکەش بە دادگای اتحادی کرد و داوای هەڵوەشانەوەی ئەو بەرگانیان کرد ئەوەی کە لە حکوومەتی هەرێم پێشکەشی کردبوو لە محکەمەی اتحادی و داوای هەڵوەشانەوەی دەکرد چەند بابەتێک بوو لە پەیوەست بوو بە ئەو بڕێکە لە بۆ هەرێمی کوردستان دیاری دەکرێت لە کاتی بەرزبوونەوەی سەری با بڵێن نرخی نەوت کە هەموو پارێزگاکانی دیکەی عراقی مافی ئەویان هەیە کە لەو بۆ زیاد بکرێت بۆیان زیاد دەکرێت 180 لە بۆ پارێزگاکە سەرف دەکرێت تەنها هەرێمی کوردستان ئەو مافەی نەبوو ئەوە لە مادەی دوو هاتبوو بەڵام بەداخەوە ئەوڕۆ ئەو بابەتە محکەمەی اتحادی بە نادەستوری هەژمان نەکردو ئەوە تێپەڕی لە کاتێکدا ئەوە مخالفەی زۆر سەریحی مادەی چواردەی دەستورە مخالفەی سەریحی مادەی 121 دەستورە بەڵام ئەوە یەک لەو بابەتانە بووکە دەبوایە ئەمە پێمان وە بۆکو یاساییەکان کە ئەو بابەتە مخالفەت تێدا هەو دەبێت ئەو بابەتە ئەو بەرگەی هەڵبۆشێتەوە چەند تانەکی دیکەشی هەبوو سەبارەت بە نەفقاتی حاکمە کە لەو هەموو پارێزگاکانی دیکەی عێراق وەزیری مالیە دەتوانێت واژوو لەسەر ئەو سەرفکردنە بکە بەڵام تایبەت بە هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەتی اتحادیش دیاری کرابوو بەڵام ئەوە دادگای فێدراڵ ئەوەی هەڵوەشاندەوە بەو بابەتە لەسەر ئەو بابەتە وەریگرت و با بڵێن ئەو بەرگەیە وا حساب دەکرێت کە ئەسڵەن نەبووە و بێتانەکی دیکە لە هەمان لایحەدا هاتبوو لە سەر مادەی 11 کە نەفقاتی فعلی هەرێمی کوردستان داوای با بڵێن بەغدا داوا دەکات لەسەر نەفقاتی فعلی حەسەی هەرێمی کوردستان بنێری و پێشتریش ئەو بابەتی نەفقاتی فعلی لە یاساکانی بودجە لە ساڵانی ڕابردوو نەبووە لە ساڵی 2015 بۆ یەکەم جار ئەو بدعەیە هاتە ناو یاسای بودجە ئەوەش داواکرابوو کە ئەوەش مخالفەی دەستور و مخالفەی فەقەرەسەی مادەی 123 ئەوەش تەسەوڕمان وا بوو و وەکو یاساییەکان دەبوایە ئەو بەرگەیش بەڕاستی محکەمەی اتحادی بە جێرەی دەستوری عێراق بڕیاری بدا بۆ ئەو بەرگەیشی هەڵبۆشاندەوە بەڵام ئەوەش نەبوو چەند بابەتێکی دیکەش لە مادەی 12 دیسان بە هەمان شێوەتانی لێدرابوو لەسەر ئەو مەرجانی کە دیاری کرایە کە لەسەر حکوومەتی هەرێمە هەمویان جێبەجێ بکە دوای ئەوە بێن ڕاتب و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان بدەن ئەوەشیان جارێکی دیکە پێمان وایە ئەوەش مخالفە چونکە ئەوەش مساوات کە لە مادەی چاردەی دەستور هاتیە لەوێندەرێکە باسی دەکاتن ئەوەش یەک لەو مخالفانەوە تانەی ڕئیسێکەش کە هەبوو سەبارەت بە شێوازی مامەڵەکردن لەگەر نەفتی هەرێمی کوردستان ئەوەی کە لە مادەی 112 دەستور داهاتیە ئەو شێوازە بێ کە بەجێرەی دەستور بێ بەڵام ئەوەی کە لە ناو یاسای بودجە داهاتیە کە ئەو مافانەی کە دەسەڵاتانی کە هەرێمی کوردستان هەیەی
ئەو دەسەڵاتانە کە دەیانێ وەربگرێتەوە و مادەی 115 دەستوریش واضح ئەگەر هاتووی اختصاصاتی حەسری حکوومەتی با بڵێن دەسەڵاتی ئیتیحادی نەبوو دەبی هەرێمی کوردستان جێبەجێ بکە ئەوەش لە 110 پێمان وابوو دیسان دەبووە ئەو بابەتە بە هەند وەرگیرا بە بەڵام ئەو خاڵی دیکەش کە با بڵێن محکەمەی بەرلەمانی عێراق کە دێتە سەر ئەوە پێ وایە کە با بڵێن مخالفة لبو مبدئي فصل بين السلطات لنيوان سلطة تشريعية وتنفيذية أجر هاتو شيء شك دروز بو ناكري برلماني عراقي زارة شدي كبيته تدخل له حليبك بلام أو اللي بيرتو براسي في مانوايا محكمة اتحادي فصل بين السلطات لحكومات لدولي اتحادي تنهى لنيوان سلطة تشريعية وتنفيذية وقضائي اتحادية بلكو دبي فصل بين السلطات لنيوان سلطات اتحادي وسلطات أقاليمي شبيت الناكري سلطي اتحادي بيتدخل امور لكاروباري السلطي هري مكان بكات الوكو كلا مادي سيزدا لفقري هجدا هاتبو لكاتك دا اگر هاتو تشيش دروز بو لشيوازي دا باش كردن لنيوان باريزغا كان دي مسألة بابا تكاكري بوربوري يعني اما بالو قرن كا همو لا كمان برجز انا جنابي باش دزاني دادگاي فدرالي دادگاي چي بلايني چكو بوخوي چێشە لە سەر دروستبوونەکەی دروست بووە هەروەها تێڕوانینی عێراق بە گشتی بۆ خەڵکی کوردستان و بۆ کورد و بۆ هەرێمی کوردستان چییە بۆ خۆ دەزانین لەسەر ئەم یاسای بودجە خۆشتان ئاماژەتان پێدا کۆمەڵی پێشێلکاری زۆری تایە بەرگەکانی دەستور پێشێل کراون سەرۆک وەزیرانی عێراق تانەی لێداوە ئێوەش کۆمەڵی پەرلەمانتاران تانەتان لێدا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش کۆمەڵێ تانەی لێدا ئەوانەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە باسان کرد لە دوو بڕگەی هەڵوەشاندوتەوە من دەبێت بزانم جارێ ئەوە ئەو تانانەی تر بەچۆ گەیشتون و تا چەند ئەوە تەسیری لەسەر بودجە هەیە بە گشتی ئەوسا بەشە بودجەی هەرێمی کوردستان بنسبة پەرلەمانتاران وەکو ئێمە هیچ تانەکمان لێ نەدایە چونکە بەجێرەی نظامی داخلی محکمە ئیتیحادی لە مادەی 22 باز دەکە ئەوە لایەنانەی دیاری کردیە کە مافی ئەوان هەیە تانە لە یاسای بودجە بدەن ئەو پەرلەمانتارانەی کە با بڵێن لە کوتلەکانی دیکە کە تانان پێشکەش بە محکمە ئیتیحادی کرد بۆ ئێمە دەمازانی لە سەرەتاوە کە تانانە ڕەت دەکرێتەوە چونکە مافی ئەوان نییە تانە لە یاسای بودجە بدەن ئەی بۆ تانان لێدا لەوانەیە لە نەبوونی زانیاری یان لەوانەیە پێیان وابووە هەندێکیان لە بۆ بابەتی ئەلامی تانات پێشکەش بە دادگای فیدرال کرد ئەگەر نظامی داخلی دادگای فیدرالی واضح ڕێگە بە ئەندامانی پەرلەمانیان بە جهەتی دیکە نادە غێر ئەو جهەتانی کە لە نظام داخلی داهاتوێتوانن تانە لە ئەو هەر ینی یاسای بودجە بدەن لە پێش دادگای فیدرال باش کاگرێبەر دێمە سەر بۆمبێکی تر هەر لە ناو یاسای بودجەیە بەڕاستی ئەمەش بۆمبێکی ترە بۆ هەرێمی کوردستان دانراوە مەترسیەکەی دەمەوێت بزانم لە چیدایە ئەو برگەیە کە دەڵێ ئەگەر هاتوو هەرێمی کوردستان بە شێوەیەکی دادپەروەرانە بودجەی بەسەر پارێزگاکانە دابەش نەکرد ئەو کاتە پارێزگایەک بۆی هەیە داوا بکە لە حکوومەتی عێراق ڕاستە و خۆ بودجەی ئەو پارێزگایە بنێرێ جارێ ئەمە نایاساییەکەی لە کوایە نەدەستوریەکەی لە کوایە کاتۆتە ناو بودجەوە و مەترسیەکەشی لە چیدایە بەڵێ دیارەوەکو باسم کرد ئەوەی جەنابەت باسی دەکەی و مادەی 13 فقرەی 8 کە باس لەوەی دەکاتن فەصلی بین سوڵتات لە نێوان سوڵتاتی ئیتیحادی کە هەیە پەرلەمان و حکوومەت و دەستگای با بڵێن سوڵتەی قەزایی بە هەمان شێوە دەبێت لەگەڵ سوڵتاتی هەرێمەکانیش هەبێت ناکرێت حکوومەتی ئیتیحادی تدخل لە شؤونی هەرێمەکان بکات ئەگەر وایلی هات فدرالیت ئەو کاتە هیچ مانایەکی نامێنێت هیچ قیمەتێک نامێنێت لەو بابەتە ئەو بڕگەی کە دیاری کرایە بەو شێوازەی نییە کە ئەوەی کە بەڕاستی لایەنەکان باسی دەکەن لە کاتێکدا ئەگەر هات و هەر کێشەک دروست بوو سەرۆکی حکوومەتی ئیتیحادی دەتوانێت ڕاستەخۆ پارە لە بۆ پارێزگاکە بنێری نەخێت بە کاتی دروست بوونی کێشە یان با بڵێن ئەگەر پارێزگایەک لە هەرێمی کوردستان وا هەستی کرد کە ئەو بەشەی کە لە بۆی دیاری کرایە با بڵێن کەمترە لە پارێزگاکانی دیکە و بەجێری ئەو دانیشتوانی کە هەیەی دەتوانێت بەجێرەی بەرگەکە ئەهانە لە بۆ حکوومەتی ئیتیحادی بە حکوومەتی ئیتیحادی ئەو کاتە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکات لەسەر ئەو بابەتەوە گفتوگۆی لەسەر دەکات نەک بتوانی بە شێوەیەکی ڕاستەوخۆ پارەیان با بڵێن شاری سەدارەیەەکانی پارێزگایەک بە شێوەیەکی تایبەت لە بۆ پارێزگایەکی زۆر باشە کاک ڕێبواردەوە پرسیار کاتم زۆر کەم ماوە دێمە سەر مەسەلەی داهاتە نانەوتیەکان ئەمەش دیسانەوە لە ناو یاسای بودجە دیاری نەکراوە هەر دەڵێ داهاتە نانەوتیەکان عێراق ئەگەر وا بڕوە کە دەڵێت دەبێت سەتاسەتی داهاتە نانەوتیەکان یان ئەگەر بەو شقڵە بێ عێراق ئەتوانێت لە 2005 وەڵێ کاکە ئێوە پارەی بەڕ و مازوو سیچک پەڵپینا ئەمانەتان هیچ تەسلیم نەکردون ناتوانێت بیانومان پێ بگرێت لەسەر ئەم بابەتە
دەزانی بیانەگورتن شتێکەوە گەر بێنەوە سەر یاسا و دەستوریش باسی دەستور بکەن ئەوە بابەتێکی دیکەیە ئەو بابەتە لە یاسای ئیداری مالی باسی لێوەکرایە و زۆریش وازحا و لە کاتی بابرن دەنگدان لەسەر بودجەش هەموو لایەنەکان ئەویان باش دەزانی کە مەبەست لە 150 داهاتە نانەوتیەکان چ دەگرتەوە بەڵام ئێستا ئەگەر هاتو بابەتێکی بەو شێوەیە هاتوتە گۆڕە لە نێوان وەفدی هەرێمی کوردستان و ئەوان باز بکەن پێم وایە ئەوە مخالفەی ئەو یاسایە کە خۆمان دەنگمان لەسەریدا لە پەرلەمان و مخالفەی ئەو یاسایە کە لە یاسای ئیدارەی قانونی ئیدارەی مالیە کە پێشتر اعتیمادی کرا بۆ سەر لە بۆ داهاتە نانەوتیەکان. زۆر باشە زۆر بەڕێز ڕێبوار هادی سەرۆکی لێژنەی یاسایی لە پەرلەمانی عێراق گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بوویەوە ماندوومان کردی شەوتان باش.